سەلەی بەگشت یەکەوەنانی ئەو پەلە بزافە ڕزگاری خوازە لەگەڵ پەلێکی تریەوە ئێمە پێویستە دەرس لە ڕابردوو وەربگرین و جارێککە و ئەزمونە تاڵە دووبارە نەبیتەوە. ئێمە لە هەموو پەیامەکانی سەرکردەی حیزبەکان ئەوەمان بیستیە کە جارێکی کە شەڕی ناوەخۆ نابیتەوە دەبی ڕاستگۆ بن لەگەڵ ئەو پەیامایی کە هەیتیان نابی بکەوینە نابی هیچ هێزێکی کوردستان لە هەر پارچەیەکی کوردستان نابی بکەوتە ناو پیلانی سیاسەتی داگیرکەران. دیارە ئاشکرا دەوڵەتی داگیرکەری تورکیا ئامانجی هەرێ لە پێشینەی پێش داگیرکردن بە گژیەکەوە دانی هێزەکانە ئەوڕۆ بە بیانووی پەکەکە دەیانەوێ خاچی کوردستان داگیر بکەن. پێویستە ئەو ڕاستیە ئەوە زۆر ئەو بە هەستیاریەوە مامەڵی لەگەڵ بکرێ. هەم پارتی دیموکراتی کوردستان نەکەوتە ناو پیلانێکی ئەوهاو هەمیش پەکەکە بە هیچ شێوەیەک ئەوەی کە خەتی سوور و هێڵ و حرامبی مەسەلەی شەڕی ناوخۆ و شەڕی پارچەک لەگەڵ پارچەیان حیزبێک لەگەڵ حیزبێکی تربی. پێم وایە هەر پەیامێک لە هەر گروپ و لایەنێک دەربچی یەکەم شێت نیەت پاچی ئەو لایەنە ئەو سەری چ لە پشت ئەو دیوە هەیە. ئەم پێم وایە پەیامی پەکەکە بۆ پارتی نەی پارتی بۆ پەکە ئی هەر گروپێکی کوردی بی هەر چار پارچە کوردستان دەبینێت پاچ تێدابی. پێم وایە ئەو قۆناغە دەرباز بین جارشتی بین چاوەڕانی ئەوە بکەین کورد و کورد خوددانەکە شەڕ بکەن یان خزمەتی داگیرکەران بکەن وە داگیرکەرانیش ئەو هێز و پێگیان نەمایە لە منتیقە بێن لەوە زیاتر چ بەسە کورد بینن لەوە زیات چ بەسە کورد بین. کورد ئێستا لە ئەشکەوتان ناژی، کورد ئێستا لە شار دەژی، لە سزادەی قیر دەژی، لە فڕۆکەخانە و مەفاعیل نێودەوڵەتی ئەوانە دەژیتن. بۆیە پێم وایە هەر گروپێک هەر ئەتیجاهێک کە بەنیەتی پرسی چارەسەری بی لە هەر دیوەکبی ئەم پێشوازی دەکەم. پێم وایە کارێکی باشیشە جا ئەوە لە باشووربی لە باکووربی لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوابی چۆن کورد دەتوانی یەکبی بە یەکبوون بتوانن چارەسەری ئەم پرسە بکەن. واتای چییە؟ نەک ئەوڕۆ وەزیری دەرەوەی تورکیا لێرە بی و لە برا دۆست و بارانبی ئەوە بۆ 25 ساڵ نزیک بۆ 30 ساڵ دەچی تورکیا قەت بردمانی ڕانەگرتووە، قەت فڕۆکەخانەی تورکیای نەهاتوونە گوڵمان بەسەر بارێن، هەمیشە تۆ بارانیاکن، هەمیشە قەتڵ و ئامیان کردینە. بۆیە پێم وایە چاوەڕوانیشتی گەورەتریش دەکەین کارەساتی گەوتشمامە سەربینن ئەوە داگیرکەرە بەرامبەر دەکا بە چۆن ئەمە بتوانین پێشتەوانە بگرین. بەڕێی من شەقام باشترین چەکە لە دەست ئێمە چ جالێ کورد لە ئەوروپا چ لە ناوخۆش بتوانین بە یەک پەیامی یەک ڕێزی یەک هەڵوێستی بتوانین پێشتەوانە بگرین. چکە ئێمە ناتوانین لە بارەگەیەک لە چوارچێ ژوورێک بڵێن ناکرێت دەوڵەتی داگیرکە تورکیا ناکرێت تۆ بارانمان بکەین. نا پێم وایە ئەوان هەردەیکەن لە مەراسیمی سوێند خواردنی سەرۆکی هەرێمبی، لە مەراسیمی سەرۆکۆزی، لە مەراسیمی هەر شتێکبی ئەوان دێن بە دیوێک وەکو دۆست و خۆمان پیشاندن بە دیوەکەی تر ئەوان داگیرکەری ئێمەن چاوەڕوانسی لە داگیرکەرەکەی. بەڕێی من نەکەو لێرەبی ڕێی زموریش لێرەبی ئەوان لە استراتیژی خۆیان کە قەتڵ و عامی کوردە ناوەستن.